سڵاو هاوڕێیان، من حەمەدی بیبانیم لە چەناڵێکی everything for code لە بابەتێکی دیکە هاتمەوەلاتان، ئەویش چۆنیەتی دروستکردنی جیمێلی ئەمریکی. لە بابەتی پێشوودا زۆرێک لە هاوڕێیان نەیانتوانیوە دروستی بکەم، بەڵام دڵنیا بە ئەم جارە ئەگەر شوێنە هەنگاوەکانم بکەویت دەتوانین دروستی بۆیە لەگەڵماندا. سەرەتا دەچینە ستینگی مۆبایلەکە، دواتر لە بەشی ئەکاونتن کلیک دەکەین، ئاد ئەکاونتن دەکەین، گۆگڵ هەڵەبژێرین. ئەم جیمێڵە دەبێت جیمێڵێکی عێراقی بێواتە بێت دانانی VPN و یا هەر شتێکی دیکە. ئۆر گرێت ئەنیو ئەکاونتن دەکەین. لێرە ناوێک بۆ جیمێڵەکە دادەنین. دواتر ناوی دووەمی دادەنین، نێکس دەکەین. لێرە جەروایە داوای ڕقم مۆبایلەکە، بەڵام تۆ دەبێت ڕقم ئەو مۆبایلە دانەیکەوە جیمێلەکە لەسەری دروست دەکەیت. ئەگەر ئەو مۆبایل لە سیمکارتشی لەسەر نەبوو دەتوانیت دوای 3-4 ڕۆژ خۆت داینیتەوە، چونکە خۆی چاک دەبێت. من جیمێلەکە دەنووسم، نێکس دەکەم، دواتر پاسوەردی دادەنم، نێکس دەکەم. بڕم پاسوەردەکەی دەبێت زۆر بێکەمێ، بەڵێ نێکس دەکەین. لێرەدا داوای ڕقم دەکە، ئێمە سکیپ دەکەین، دواتر ئەگری دەکەین، نێکس دەکەین، چاوەڕوان دەبین. لێرە لێرەدا دەبێت ئەم دوو بەشە بکرێتەوە، دواتر لە هەردووک ساحەکەدا دەدەین و نێکس دەکەین، نۆسانکس دەکەین و دواترش کۆنتین دەکەین. ئێستا پێویستە بڕۆین ئەو جیمێڵە بسڕینەوە. سەر جیمێڵەکە دەیسڕینەوە، ڕیمۆڤ ئەکاونتن، ڕیمۆڤ کاگرینتە سڕیمانەوە. دواتر دەچین کلێر داتایەتی پلەی ستۆر دەکەین، چاوەڕوان دەبین تا کلێر داتا دێ. کلێر داتای دەکەین، دواتر مۆبایلەکە دەخینە دۆخی فلایت مۆد، تورن دەکەین، جا مۆبایلەکە ڕیستارت دەکەین. دوای ئەوەی ڕیستارتی مۆبایلەکەمان کرد، ئێستا پێویستە بڕۆین ئینستاڵ ئابدێتی پلەی ستۆر بکەین. وەک دەبینن ئینستاڵ ئابدێت ئۆکەی دەکەین، چونکە لە ڤێرژنە تازەکە ڕێگا بە گۆڕینی VPN نادا. وەک دەبین ئینستاڵمان کرد، دواتر پێویستمان بەرنامەی هۆلا دەبێت، بەڵام ئەو ڤێرژنێکەوە لە بەرنامەی مۆبۆجینە هەیە بە سەرکەوتووانە کاردەکات، بۆیە من لیکی بەرنامەی مۆبۆجین لە دیسکریپشن دادەنێم. بەرنامەی هۆلا دەکەینەوە، مۆر، دواتر گۆگڵ پلەی ستۆر، دەبێت یونایتد ستەیت بێ، واتە ئەمریکا، ئۆپن دەکەین، چاوەڕوان دەبین.
لێرەدا ئەو ئیمێل لێ دەدەین کە دروستمان کرد. نێکس دەکەین. دواتر پاسوۆردەکەی لێ دەدەین. نێکس ئەکسێپ. لێرەدا تۆزێت تاخیر دەبێت. وەک دەبینن ئەم بەشە دێت ساحەکە لا دەبین و نێکس دەکەین. دواتر لێرەدا ئاد کریدی ئۆر دەبیت کارد هەڵدەبژێرین و نێکس دەکەین. من زانیاری ئەم کاردەم لەژێر ڤیدۆکە بۆتان داناوە ئێوەش دەتوانن لەوێەوە زانیاریەکە وەرگن. ئێستا دەبێت کاردەکە داخڵکەین. 41 24 53 00 15 98 35 36. دواتر 03 16 66 7. لێرەدا دەبێت ناوەکە بە کەپیتاڵ بنووسین هەمووی. QUINCY LASSITER. دواتر زیپ کۆدی ئەمریکا 11 7. ژمارەی تەلەفۆن 613 960 50 58. بۆ ماوەی 21 جار ئەمە سەیڤ دەکەین. ئەوەش 21 تەواو بوو. دواتر دەگەڕێینەوە ڕمێدمی لێدەر دەکەین. ئێستا بەرنامەی هۆڵا دەکوژێنینەوە. دواتر پلەی ستۆر کلێر داتا دەکەین. دەبینن ئەنجا پلەی ستۆرەکەینەوە. ئەکسێپ. وەک دەبینن نەبۆتە ئەمریکی. ئێستا دەڕۆین ئەو ئەکاونتە دەسڕینەوە. ریمۆڤ ئەکاونتن. دواتر دیسانەوە دەبێت کلێر داتایەکی پلەی ستۆرکەینەوە. کلێر دات. بەڵێ ئەنجا دەبێت بەرنامەی هۆڵا بکەینەوە. وەک دەبین خۆی هاتەوە سەر گۆگڵ پلەی ستۆر. ئێمەش ئۆپن ناکەین. ئێستا هەمیشان ژمارەکە لێ دەدەینەوە. نێکس دەکەین. دواتر پاسوۆردەکەی لێ دەدەین. نێکس ئەکسێپ. لێرەدا تۆزێ تاخیر دەبێت.
لێرەدا ئەو سەحەدا دەبین و نێکس دەکەین وەک دەبین ئەم بەشە دێتەوە دیسان وەک دوای یەکەم هەڵەبژێرن و نێکس دەکەین وەک جاری پێشوو کاردەکە داخل دەکەینەوە 41 24 53 00 1598 35 46 عفوان 03 16 667 وەک دەبین ناوەکە خۆی خەسم بۆ لەگەڵ زیپۆدەکە ئێمە پاس ژمارەی مۆبایلەکە لێ دەدەین 616 دیسانە بۆ ماوەی 21 جار دەبێت سەیڤی گەین یەک دواتر دەگەڕێنەوە ڕمێدمی لێتر دەکەین دواتر بەرنامەی هۆڵا دەکوژێنینەوە وەک لێر داداگی پلەی ستۆر دەکەین دواتر بەر پلەی ستۆر دەکەینەوە ئەکسێپت وەک دەبینین بۆتە جیمێلی ئەمریکی بۆ هەتا ئەگەر هەر پرسیارێکت هەبوو دەتوانی لە ئەکاونتنی خۆم لە فەیسبوک ئەم پرسیارم لێ بکەی کلینگەکەیم لەژێر ڤیدۆکە داناوە و لایکی ڤیدۆکە و سەبسکرایبی کەناڵەکەشت لەبیر نەچێ هەتا بابەتێکی دیکە و فێرکاریەکی داهات و خواتان لەگەڵ